خەبات بۆ مافی ژیان دژی کوشتن لە زیندانی قزل حەسار. کۆماری ئیسلامی لە بارودۆخێکدا کە لەلایەکەوە لەگەڵ لێکەوتەکانی شەڕ و لەلایەکی دیکەوە قەیرانی قوڵی ئابووری و سیاسی بەرەو ڕووە سەر لە نوێ پەنای بردووەتە بەر تاقە ئامرازێکی کە لە جبەخانەی سەرکوتی خۆیدا بۆی ماوەتەوە، واتە پەرەپێدانی ترس و تۆقاندن لە ڕێگەی لە سێدارەدانەوە. ئەو ئامارانەی لەلایەن دامەزراوەکانی مافی مرۆڤەوە بڵاوکراونەتەوە نیشانی دەدەن کە لە سەرەتای ساڵی 2025 زاینیەوە تاوەکو ئێستا لانیکەم 1128 کەس لە ئێران لە سێدارە دراون، ژمارەیەکی کە نیشاندەری خێراییکی بێوێنەیە لە دەرکردن و جێبەجێکردنی سزای مرگ. ئەم شەپۆلە لە سێدارەدان ناتوانرێت جیا لە کەشی ناڕزایەتی ناو کۆمەڵگە شرۆڤەی بۆ بکرێت. لە سێدارەدان بۆ دەسەڵات پێشەوەی ئامرازێک بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی تاوان ئامرازێکە بۆ کۆنتڕۆڵکردن و چاوترسێنکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. لە ڕۆژی دووشەمە 22 پوشپەڕی 1405ەوە بەندی دووی گرتوخانەی قزل حەسار بووەتە گۆڕەپانی یەکێک لە بەربڵاوترین ناڕزایەتیە ناوخۆیەکانی ئەو زیندانە لە ساڵانی ڕابردوودا. لە دوای گواستنەوەی 5 بەندکراو بەناوەکانی سەید ئیمان حەیدەری، ئەیوب ئەسعەدی، وەحید تەیمووری، حامید نەزەریانی و ئەمیر نەزەریانی بۆ ژووری تاکەکەسی بە مەبەستی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان نزیکەی 1500 بەندکراو دەستیان داوەتە مانگرتن لە خواردن. بەشێکی گەورە لەم بەندکراوانە خۆیان قوربانی ڕاستەوخۆی ڕەوتی هەژاری، بێکاری و بێبەشی ئابوورین. ئەو کەسانی کە سیستەمی دادوەری کۆماری ئیسلامی لە بری چاکردنی پێک هاتە ئابووریەکانی سەرچاوەی هەژاری و ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان لە سێدارەیان دەدات، بەندکراوانی ناڕەزی دەستیان خستۆتە سەر دژوازیەکی بنەڕەتی. لە کاتێکدا کاتێک تۆمەتبارانی پلە نزمی دۆسیەکانی مادەی هۆشبەر زۆر زوو بە پەتی سێدارە دەستپێدرێن، تۆڕە ڕێکخراوەکانی قاچاق کە پەیوەندیان بە دامەزراوەکانی دەسەڵات و سپای پاسدارانەوە هەیە بە پارێزبەندی تەواوەوە بەردەوامن لە چالاکیەکانی خۆیان. ئەم ناڕەزایەنە ڕایانگەاندووە کە تا ڕاگررتنی تەواوی جێبەجێکردنی سزاکانی لە سێدارەدان و گۆڕینی ئەو یاسە نادوێت پەروەرانە درێژە بە مانگرتنەکەیان دەدەن. سەر لە بەیانی ڕۆژی چوارشەمە 24 پوشپەڕ هاوکات لەگەڵ بەردەوامی مانگرتنەکە لە قزل حەسار دەستگای دادوەری ڕژێم دوو ناڕازی سیاسی دیکەی لە سێدارەدا. عارف خۆشکار یەکێک لە دەستبەسەرکراوانی ڕاپەڕینی سەرتاسەری 1401 لەژێر ئەشکەنجەی دڕندانە و هەڕەشەی دەستدرێژی سێکسی بۆ سەر برابچووکەکەی ناچار بە دانپێدانانی زۆرەم لێ کراب. ئەو بەبێ دەستڕاگەیشتن بە پارێزەری هەڵبژێردرا و بەهرەمەندبوون لە دادگایکردنیکی دادپەروەرانە بووە قوربانی تۆڵەسەندنەوەی کوێرانەی حکوومەت. هەروەها محەممەد ئەمینی دێهاقانی یەکێک لە دەستبەسەرکراوەنی ناڕزایەتیەکانی بەفرامباری 1404 لە ئیسفەهان بوو کە بەهۆی فشاری تون بۆ سەر بنەماڵەکەی تا کاتی جێبەجێکردنی سزاکەی لە هیچ میدیایەکدا ناوی نەبردرا. لە سێدارەدانی هاوکاتی ئەم دوو کەسە پەیامێکی ڕوونی دەسەڵاتە بۆ کۆمەڵگە، هەر جموجۆڵێکی ناڕزایەتی دەبێت دەستبەجێ خامۆش بکرێت. لەم نێوەندەدا ئەو راپۆرتانەی لە ناوخۆی زیندانەوە بەدەست دەکەن باز لە بارودۆخی جەستەیی زۆر خراپی بەندکراوانی مانگرتوو دەکەن. لانیکەم بەندکراوێک بەهۆی کەم تەرخەمی و پشتگوێ خستنی بانقەستی بەرپرسانەوە گیانی لەدەستداوە و ژمارەیەکی دیکەش لە بارودۆخێکی جەستەیی زۆر خراپدان. ئەم دۆخە بەڕوونی نیشانی دەدات کە جینایەتێکی بێدەنگ لە ڕەڕەوەکانی قزل حەساردا لە ئارادەهەیە، جینایەتێکی کە بە بڕینی دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی و سەپاندنی فشاری دەرونی بەسەر بەندکراواندا هەوڵ دەدات دەنگی ئەم خەباتە بۆ ژیان لە بێدەنگیدا کەم بکات. بەڵام خۆڕاگری بەندکراوان تا ئەم ساتە نیشانی داوە کە سیاسەتی ترس و تۆقاندن لە بەرامبەر ئیرادەی بە کۆمەڵدا ئیتر ئەو کارایی پێشووی خۆی لەدەستداوە. لە سێدارەدان بە هەر شێوەیەک بۆ هەر تۆمەتێک کوشتنی ڕێکخراوی دەوڵەتیە و هیچ پاسەوێکی یاسایی یان ئەخلاقی ناتوانێت ڕەوایەتی پێ ببەخشێت. سیاسەتی تۆقاندن لە ڕێگەی پەتی سێدارەوە تەنیا قوڵایی کە لێنە کۆمەڵایەتیەکان زیاتر دەکات. تەواوی بەندکراوانی سیاسی و کۆمەڵایەتی مافی خۆیانە کە لە پارێزەری سربەخۆ دادگایکردنی ئاشکرا و شەفاف بەهرەمەند بن. ئەو دانپێدانانەی کە لە ژێر ئەشکەنجەدا وەرگیراون لە ڕوانگەی هیچ پێوەرێکی یاسایی باوەڕپێکراوەوە شیاوی پشت پێبەستن نین. چڕکردنەوەی سزای مەرگ لەسەر چین و توێژەکەم داهات و زەحمەتکێشەکانی کۆمەڵگا لە کاتێکدا هۆکارە سەرەکیەکانی گەندەڵی و قاچاقی ڕێکخراو لەو پەڕی ئەمنێتدا درێژە بە چالەکی خۆیان دەدەن، نمونەیەکی ئاشکرایە لە نادادپەروەریەکی چینایەتی و سیستەماتیک. دەنگی بەندکراوانی قزل حەسار نابێت لە پشت دیوارە بەرزەکانی زینداندا قەتیز ببێت. ئەمە ئەرکی تاک بەتاکی کۆمەڵگەی مەدەنی
هێزە پێشکەوت و خوازەکان و دامەزراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤە کە بە بڵاوکردنەوەی هەواڵەکان دەرکردنی بەیاننامە و پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ دامەزراوە نێودەوڵەتیەکان تێچووی سیاسی لە سێدارەدان بۆ کۆماری ئیسلامی بەرز بکەنەوە بنەماڵەی ئەو بنکراوانەی کە زای لە سێدارەدانیان بەسەردا سەپاوە لەم ساتە سەختانەدا بە تەنیا جێنەهێڵین پشتگیری یاسایی دەرونی و کۆمەڵایەتی لەوان بە شێکی دانەبراوە لە خەبات دژی دەستگای لە سێدارەدان ئەم مانگرتن لە خواردنا خەباتێکە بۆ ژیان و بۆ دادپەروەری چینایەتی بنکراوانی قزل حەسار بە ڕاوەستاوی خۆیان ئەو پەیامەیان گەیاندووە کە خۆڕاگری هێشتا زیندووە ئێستا ئەرکی ئێمەیە کە لە دەرەوەی دیوارەکانی زیندان ئەم پەیامە بکەین بە دەنگێکی بەرز لە دژی ستەم و سەرەڕۆیی و لە پێناو داکۆکیکردن لە ئازادی و مافی ژیان